هاوار شارێکی عزیز لە کفری مۆزەخانەیەکەیە کە ئێساکێکە لە دەوڵەمەندترین یاخود با بڵێن دەوڵەمەندترین مۆزەخانەی گەرمیان ئەو مۆزەخانەیە بەشی زۆری تێدایە لەوانە بەشێکی تایبەت بۆ کەرەسە و ئەو پیشانەی کە لە کفری بەربڵاو بووە بۆ نمونە پیشەی جۆڵایی و هەلاجی جا بەشێکی دیکە بۆ ئامێرانەی کۆن بەکار هاتووە بۆ تەنانەت بۆ جلوبەرگی کوردی کە لەبەریان کردووە و هی زۆر کۆنن هەروەها بەشێکی تیا پێڵێن بەشی وەزیران بۆ هەشت وەزیری شاری کفری تەرخان کراوە بەشێکیشتر بۆ کەساتیە دیاریەکان و ئەو شتانە زۆر دەوڵەمەندە هەت ئەو مۆزەخانەیە حتا وای لێ هاتووە هەنێشت لە کۆگاکەیە هەڵگیراوە لەبەرەوەی تر لە ناو شوێنەکەیە شوێن نەماوە بۆ ئەوەی نمایشیان بکرێت جا ئەڵێن ئەو مۆزەخانەیە پڕە لە یادگاری شیرینی شارەکەش بۆ نمونە سۆران عوسمان کە دامەزرێنەری مۆزەخانەکەی ئەڵێت ئەم مقەستی مامکەریمە ئەو مقەستە بۆچی خەڵک یادگاری زۆریان لەگەڵ هەیە لەبەرەوەی زۆربەی کەسانی کفری بۆ مقەستە خەتە نەکراون یاخود ئامێری تیایی ترافیکی شەمەندەفەرە کاتی خۆی لە کفریا شەمەندەفەر هەبووە جا ئەو شتێک کە ئەو کاتە بۆ شەمەندەفەر و ترافیکی شەمەندەفەر بەکاراتەوە هێشتا لەوەی هەڵگیرا و زۆر شتی دیکە پێکەوە بینەرێن فیچەرابین ئێرە مۆزەخانەی کللتوری شارە بۆ خۆتان 3 ساڵ لەمەوبەر بەرنمەیەکتان تیا کردووە و زانیوتانەکە مۆزەخانەکە چەند بچووکە بەڵام لە ماوەی ئەم 3 ساڵەدا پەرەپێدانی ئەم مۆزەخانە چۆن پێشکەوتنی بەخۆ دیوە خۆشبەختانە ئێستا بۆتە مۆزەخانەیەک لەو مۆزەخانەیە کە لە ئاستی عێراق لە ئەو مۆزەخانە دەوڵەمەندانە دێکە خاوەن زۆرترین کەرەستەیە مۆزەخانەکە ساڵی 2004 دەستمان بە کاری دروستکردنی کردووە لە ساڵی 2015 افتتاحمان کردووە کە لەسەر دەستی بەندە دروست کراوە خۆشبەختانە مۆزەخانەکە ئێستا بە جۆرێک پێشکەوتووە کە بەشەکانی بۆ جیا کراوەتەوە کە بەشێکی تایبەتە بە مزگەرەکان و بەشێکی تایبەتە بە جلە کوردی ڕەسەنەکانەوە بەشێکی تایبەتن بە کەسایەتەکان بەشێکی تایبەتە بەو گۆزە و باسوقە و شەربانێکە لە مۆزەخانەکە هەن کۆی ئەمانە بەدوایە ناگەڕاوین بەپێی مێژوەکەیان بەپێی دەرکەوتنەکەیان کە لە ئەو پیشیانەی کە لە کفریە لە هەلاج و لە جۆڵاکان پیشەی مەسەلەن فرەباو بووە و نازنا و ناوزەندی خانەوادەکانی لەسەر بووە بەو شێوازە هاتوین هەم جلو بەرگەکانیان هەم کەرەستەکانیانمان هێناوەتەوە مۆزەخانەکە. طبعا لەناو ئەو مۆزەخانەیە یادەوەری زۆر شیرینی شارەکەی تیا ئێستا یەکێک لەو پارچانەتان نیشانەیەم ئەم مەقەسەیە طبعا ئەم مەقەسە مەقەسی خەتەنەکردنە ئەمە لە کفری پیاوێکمان هەبووە بە ناوی مام کەریم گەرگەری مام کەریم بە مەقەسە یعنی ئیتر ئەوەی هەتاوەکو ئەگاتە جیلی ئێمە هەمووی ئەم خەتەنەکردنەی لای ئەم کەریمە کردووە بە مەقەسە کراوە. طبعا ئەم پارچەیەمان لێرە ئەمە ترافیکێکە لە ترافیکەکانی قیتاری کفریکی لە وێزگەی قتار کە لە مەحەتەی ئاسکی کفری بووە ئەمە ترافیکی یەکە ئەوە ترافیکی دووە طبعا ئەمە کاری یەک کارمەند بووە ئیشی پێ کردووە بۆ شێوازەش سوڕانەکەی بۆ کردووە کە ئەمەیان ڕەنگی سوورە ئەویان ڕەنگی سەوزە ئەویان ڕەنگی زەردە بەداخەوە ئێمە وەکو کفری لە پەنجاکان و چلەکان و شەستەکانە قیتارمان هەبوو ئێستا شەقامەکانمان وێرانن. ئێمە ناوێکمان هەیە جیاواز لە کۆی قەزاکان و پارێزگاکانی عێراق کفری ناوزەندی شاری وەزیرانی هەیە خۆشبەختانە مۆزەخانەی کللتوری شار هۆڵی
وەزیرەکانی دروست کردووە هەر لە وەزیرەکانی عهدی مەلەکی لە سەردەمی پاشایەتی هەتاوەکو کۆماری و هەتاوەکو وەگاتە حکوومەتی هەرێمی کوردستان کۆی ئەو وەزیرانە کە بریتین لە 8 وەزیر لە عومەر نەزمی جێگری سەرۆکوەزیران و عێراق و تاوەکو وەگاتە مکەڕەم تاڵەبانی و تا مەحموود بابان و هەتاوەکو دێتەوە کاک عوسمانی حاجی مەحموود وەزیری ناوخۆ ئاسۆسخان لە وەزیری کاریباری کۆمەڵایەتی و شێخ محەممەدی شاکەلی وەک وەزیری ئەوقاف و ڕۆشنبیری کۆی ئەم کەسایەتیانەمان بەپەیکەر کردووە و ژیاننامەکانیانمان بە 3 زمان نووسیوە و کۆی ئەو مەوسوعانەی هەیەیان بووە هەر لە جلوبەرگ و پێنووس و شتەکانیانەوە هێناومان کە لە مۆزەخانەکە دامانەوە. ئێمە جیالەوە احتیفازمان بە کەلەپورەکەەوە کردووە بە زمانەکەشەوە ڕۆڵێکی زۆر باشمان هەبوو مۆزەخانەی کللتوری شار کە پارێزگاریمان لە کۆمەڵێ وشەی ڕەسەنی کوردی کردووە کە بەداخەوە ئێستا لەو جی لە نوێیان ڕەنگە بگرێ هەتا ئەگاتە ئاسی زانکۆپەی مانگاکانیش بەشێکی خەڵک نەزانێ ناوی ئەو کەرستانە چین ئێمە ئەو ناوانشمان ئەرشیف کردووە و هێشتمانەوە ئەمە نیگەرانی نیە ئەم قساییکەم بگرە گرفتەکە بۆمان دروست بووە لەوەی لە ئێستاە ئەم مۆزەخانە تەواو ئیتر جێی ئەم تەزبیحەشی نەماوە بۆ دانان کۆی ژوورەکان پڕ بوون ئەوەی ضرورە لەمە دوای ئێمە چۆن بتوانین ئەم مۆزەخانە گەورەترکەی چکە کەرەستەمان لە ئەوەی ئێستا زیاترە و لە مەخزەنە داماناوە.